وەکو مەحوی دەفەرموێت بڵێن ئینس و مەلەک پڕ بەم زەمین و ئاسمانانە وصلى الله على أو بحري نور علم عرفانا كدرشي غوريناك غير علم الله سبحانه خوش ويستان أو تامزروي مسلمانانا بو روجي لدايق بوني پیغمبر پێشەوای مرۆڤایەتی درودی خوای لەسەر بێت. ئێمە وەکو پرۆگرامی ماچی دیمان ئەم پرۆگرامەمان تایبەت کردووە بە بەرز ڕاگرتنی یادی لەدایکبوونی پێغەمبەرمان پێشەوای مرۆڤایەتی. وار لەم ڕۆژە پیرۆزەدا پیرۆزبایی خۆمان لە هەموو مسلمانانی جیهان دەکەین و بە تایبەتیش مسلمانانی کوردستان. لەو پرۆگرامەدا لە مسلمانان و هاوڵاتیانی خۆشەویست دەپرسین بەو بۆنەیەوە چ پەیامێکتان هەیە؟ دەتانەوێ لەو ڕۆژە پیرۆزەدا چ بەڵێنێک بە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بدەن و ئەو پەیامانەی کە پێغەمبەرمان بە ئێمەی موسڵمانی داوە وەکو خۆی جێبەجێ بکەین. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەناو ئاپۆڕای موسڵمانان و هاوشاریانی خۆشەویستمان. لەگەڵمان بن. چۆنن باشن بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت چ پەیامێکتان هەیە؟ ئێمە ئۆکرەینە لە ئۆکرەی هاتینە خاص بۆ وەفاداریە ئەوی پێغەمبەری ئەوی خوشتەوی محەممەدی صلی الله تعالی عليه وسلم. ما گوتی ئەف یادت هەولێرێ گەلک خوشترن یەتمە یاما تقریبا ئەف حماسەتە نییە و ئەف قەلەباڵغە نییە و ئەف گەرماتیە نییە و یا هەولێرێ زیاترە جام پێخۆشحاڵ بووم کە بینە هەولێرێ ئەوێ یادێ ببینین و ئەوێ یادێ بچۆوێت خۆ ببینین ومە گەلک ئەکیت بێژن ژدل مە پێخۆش بوو کەمە ئەف دیمەنەدیتن یەدوێ ڕوژێ و ئەف ڕوژە و ساخ کردیا بە ئەڤی شکلی هەتوڤی ڕێک و پێک و هەیە جوان. لەو ڕۆژەدا چ پەیامێکتان هەیە؟ پەیامەمە ئەف دینە بسەرکە بیت، ئەف دینە هەیە پاڕاستی بیت، ئەف دینە هەرێ خوشتەوی و عەزیز بیت، هەموو کەسێکیش پشتگیریە پێ بکات چەندکە ئەم بسڵمانین دەبیت وی دینای سەربەست و بلند ڕاگرین. دەست خۆش بیت جەنابەت لەگەڵ ئەو برادرە لە ئاکرێ هاتوون بەخێر بێن سەرسەر و سەرچاوان بۆ شاری هەولێر شاری خۆتانە بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ چ پەیامێکتان هەیە خۆشەویستی خۆتان بۆ پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت چۆن دەردەبڕن؟ پەیامە من بوومە ئەم هەمی محتۆجی ڕەوشت و ئەخلاقت پێغەمبەری صلی الله علیه و سلم ئەبرو یعنی ئەو ڕەوشتە کێر هەمووی ئەختۆتێن کێر هەوی دیۆتێن ئێکە شۆخەفنێ ئەز دەبێژم برنۆت شوی گوت بوو ئەیکە عالمە گوتیاکە محەممەدی ساغ بۆ بێگۆێ دو مشاكل الدنيا خير حلقات فنجانك قهوه باخذ جاء محتاج الروش واخلاق پیغمبر صلی الله علیه و سلم همي شكلها تعاملوي قال مروبيتي تعاملوي قال جيرانتي تعاملوي قال عائلتي تعاملوي قال بتشيكا تعاملوي قال دجمنها تعاملوي قال اخسيرا تعاملوي قال مسيحيه تعاملوي قال كافره يعني ام همو شكلها محتاج الروش واخلاق پیغمبر صلی الله علیه و سلم ابرو اف روش بين جيبه جكرن بين ايدي كرن جيانا ما دي قال خوش بيتن چونكو اوا نبو بما بصرمان باري تعالى فريكريا بالدنيا خير فريكريا ام همين محتاج روشت اخلاقيت وينا پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان دەکەم هیوادارم ئەم یادە ببێتە مای ئاشتی و ئازادی و خۆشی خۆشگوزەرانی بۆ هەموو خەڵکی کوردستان. زۆر سپاس. ئێمە وەکو ئومەتی محەممەد درودی خوای لەسەر بێ تا چەند توانیتمان پەیامەکانی ئەو جێبەجێ بکەین وەکو خۆی یاخود شتێک لەو ڕۆشتانەی کە پێغەمبەرمان هەیە بوو ئێمە لەسەر خۆمان تەطبیقی بکەین و هەڵگری ئەو ڕۆشتە جوانەی ئەو بین. بەڵێ تەوان ئێمە دەبێت ڕێز لەو دینە بگرین تەوان دەبێت ئەو یادە بەرز بنرخێنین ئەو یادە بەرز ڕابگیرێتن ئینشاءالله ئەم یادە دەبێتە خێر خۆشی بۆ هەموو لایەکمان. زۆر سپاس. قوربان سڵاوت لێبێت ئەو جامەیە قیچ ئەگەر بینێ خوارێ سڵاوت لێبێت یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لێت پیرۆزبی بۆنەیەوە لەو ڕۆژە پیرۆزەدا چ پەیامێکت هەیە؟ سڵاو لە تۆش بێ پیرۆزبایی خۆم ئاراستەی گشت مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست هەموو ساڵێ ئەوها خۆشی خۆیان دەردەبڕن بەو شێوەیە. وەکو گەنجێک دەمەوێت لێت بپرسم ئێمەی موسڵمان ئێمەی شوێنکەوتوانی پەیامە پیرۆزەکەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت
تا چەند توانیومانە یاخود تا چەند هەوڵمان داوە کە ڕەوشتە بەرزەکانی ئەو لە ژیانی ڕۆژانەی خۆماندا جێبەجێ بکەین و پەیامە پیرۆزەکانی وەکو خۆی لە ژیانماندا ڕنگدانەوەی هەبێت. سپاس بۆخوا هەموو ساڵی خۆشی خۆمان بەو شێوەیە دەردەبڕین. ئینشاڵڵا شاری ئەولێری خۆشەویست دەپارێزرێن لە هەموو دەرد و بەڵایەک ئینشاڵڵا هەروە دەمێننەوە. ساڵ لێ بێت و کاتت باش. ڕێز و احترام قوربان سپاس. بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت لەو ڕۆژە پیرۆزەدا چ پەیامێکت هەیە؟ پیرۆزبایی لە گشت مسلمانانی دنیا دەکەم لە خۆشمان دەکەم وەکو کورد دوازدەی ڕەبیع الئەوەل لە من و لە هەموو مسلمانان پیرۆز بی ئینشاڵڵا دەبتە خۆشی و خێر لە هەموو دنیا و بێمە بەتابێت چونکە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم نێردراوی خودای گەورەیە بۆ ئەم میلەتە ئینشاءالله فەخری کائینات دەبی و ڕەحمەت للعالەمین دەبی. باشە ئێمە تا چەند وەکو ئومەتی محەممەد درودی خوای لەسەر بێ هەڵگری ڕەوشتە جوانەکانی ئەوین و پەیامەکانیمان وەکو خۆی جێبەجێ کردووە یاخود تەنها لە ڕۆژی لەدایکبوونیدا پەیامەکانمان بۆی دووپات دەکەینەوە و دووبارە ئەو ڕۆژەمان دێتەوە یاد کە دەبێ هەڵگری ئەو پەیامە پیرۆزە بین. بەخۆی قوربان نیشانەی مەرز نییە هەموو کەسێک پەیڕەوی ئەو ئاینەی بکە بەڵام بەوەی ڕادیارە فەرموو ئێستا زۆر کەس لەوانەی لە ناو شارینە لە سبەینە کۆ تا ئێستا هەم لە خۆشەویستی محەممەد المستەفایە ئێمە وەکو کورد وەکو مسلمان ئەگەر زۆر بە دینیش نەبی پەیڕەوی ئاینی خدا و پێغەمبەرمان صلی الله علیه وسلم دەکا ڕاستە زۆر شت لە دینەکەی لە ڕەوشتەکانی پێغەمبەر بەدی ناکرێت بەڵام سەتانۆهەتی ئەو پێغەمبەری خۆش دەوێت ئەو دینەی خۆش دەوێت نیشانەکەش ئەوەی خەڵک بەبێ ئەوەی کەس دیعای لێ بکە بەبێ ئەوەی حزبی بایر حکومت بادیانگو لەبەری بەڵام فەرموو ئەو خەڵکی کە لە ناو شاری هەولێرە لە بەیانیوە تا ئێستا وابزانم هیچ حزبی بوونەشی پێوە دیار نییە لە پەیامی خوای گەورە و پێغەمبەرمان پێشەوای عالەم. پرسیارێکی تایبەت دەکەم بۆ نمونە ئەگەر پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە ژیاندا مابایە ئێستا لەو بازاڕەدا بتبینی با چیت پێ دەگوت؟ ناتەڵم ڕۆحمان بە قوربانی وەرم دەتای ناتە چ نییە پێی برێ بە مردنیش دەک بە ژیان بێوەفاین بەرامبەر بە پەیامەکانیە و کەمەک ساوتان لێ بێت و کاتتان باش بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت لەو ڕۆژە تایبەت و پیرۆزەدا چ پەیامێکتان هەیە؟ پەیامان بۆ هەموو گەلان جیهانەوەیە کە لە هەولێری پێغەمبەر دۆستەوە لە هەولێری ئیسلام دۆستەوە پەیامی ئاشتی و تەبایی بەناو هەموو گەلان جیهاندا بڵاو ببێتەوە و لەو ڕۆژەی ئینشاڵڵا ئەبێتە هۆی ئەوەی کە هەموو گەلان جیهان بەتایبەت ئەو لە شەرق ئەوسەد ئەو شەڕ و ئاشوب و ئاژاوەیە نەمینێت خەڵک بگەڕێتەوە سەر ئەو ڕێبازە ڕاستەقینەی ئیسلام کە بریتە لە ئاشتی بریتە لە پێکەوە ژیانی هەموو گەلانی دنیا. بەسیەوەت کردوتت خەڵک بگەڕێتەوە سەر ئەو ڕێبازە پیرۆزەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ بەڕای جەنابەت ئێمە لەو ڕێبازەدا لامانداوە لەو ڕێبازە لامانەدایە بەڵام بەداخەوە زۆر گروپ و تاخم و کۆمەڵی وا دروست بوون کە بە شێوەیەک لە شێوەکان لەو ڕێبازە لایاندا ئەگەنا خەڵک بە شێوەی عام ئەو قەرەباڵغی ناو شاری هەولێر ئەگەر تەماشا بکەی ئەبینی چەند ئیسلام دۆستن چەند پێغەمبەریان خۆشەوێت چەند لە ئامادەن بۆ ئەوی پێداگیری بە ڕێبازەکەی ئەو قدوە مرۆڤایەتیە بکەن بەڵام گروپ و تاقمەکان بەڵێ ئەوان لایاندایە ئیشاڵڵا ئەوانش بگەڕنەوە سەر ئەومەتە ئیسلام دۆست و خۆشەویستیەی کە لە بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر بێ هەیەتی
تا چەند هەوڵی داوە پەیامەکانی پێغەمبەر وەکو خۆی جێبەجێ بکات؟ ممکنە هەولێر نمونەیەکی زۆر زۆر جوان بێ ئەگەر بنمونە بهێنەوە لە سەئاسی دنیا. هەولێر شارێکی چەند ملیۆنیە ڕەنگە 2 ملیۆن کەس بێت، جۆرەها ئەدیان و جۆرەها قەومیاتی جیاواز سێدا دەژی. ئەوە جوانترین پەیامەکە بڵێن هەولێر، ئەم باسی هەولێر دەکەم، جوانترین پەیامەکە بڵێن خەڵکی هەولێر پەیامی پێغەمبەر، ڕێبازەکەی پێغەمبەر وە خۆی جێبەجێیەکەن. جەنابەت وەکو هاوڵاتیەک کە ئێستا لە ناو شاری هەولێر لە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ و یادەتان بەرز و پیرۆز ڕاگرت، بۆ بوونەوە چ پەیامێکتان هەیە؟ وڵا پەیامی خۆشەویستیم بۆ هەموو گەلانی جیهانەیە. هیوادارم هەموو ساڵێک لە یادی لەدایکبوونی پێغەمبەرمان محەممەد درودی خوا لەسەر بێ ببێتە خێر و خۆشی بۆ هەموو گەلانی جیهان بە تایبەتیش بۆ گەلی کورد. ئێستادا ئێمە ئەوەی کە بە خۆمان دەوێت بۆ برای خۆمان دەمانەوێت؟ نەخێر نەخێر بەگەر ئاتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر کەم ئەگەر ئەوەی بۆ خۆمانەوێت بۆ برای خۆمان و بۆ جیرانی خۆمان و بۆ کۆمەلگای خۆمان میزبە ئەو شەڕ و ئاشوبە نابوو بەنمونە بابێنینەوە. چەند ملیۆن عەرەب و تورک و فارس هەیە، بۆ خۆیان ئاسایە دەوڵەتیان هەبی وڵاتیان هەبی هەموو شتێکیان هەبی، بەڵام گەلی کورد کە بە کوردی قساکە مافی پێی نابینن. هەر ئەوە لادانە لەو حەدیسەی ئەوانەی کە خۆیان پێ بە ئۆمەتی محەممەد درودی خوای لەسەر بێ دەناسن دەبێت جۆر ڕفتارانە بکەن؟ نەخێر نا. پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکەم کاری کە کردی لە خۆی ڕادستی پێ کرد، خۆی چاکرد. ئەو جار ئەسحابە دەوروبەری خۆ ئەو جار خەڵکان دێت ئەوانەی کە ئەو کار و کردارەکەن بە ناوی ئیسلام غەدر لە ئیسلامەکەنەوە، پێش ئەوەی غەدر لە خەڵکەشی بکەن لە ئیسلامەکەن. ئیسلام و ئەمەتی محەممەد درودی خوای لەسەر بێ تەنهاوە بەسەکە لە ڕۆژی لەدایکبوونیدا بەشداری بکەین و سەڵاواتی لەسەر لێ بدەین؟ بە دڵنیاییەوە نەخێر، لەبەرەوەی ئەو پیاوە مەزنە لە بۆ ڕۆژ تەنها ڕۆژێک نەهاتووە، لە بۆ کۆی ژیانی مرۆڤایەتی هاتووە. مەفروزە لەسەر هەموو مسلمانێکە خۆی بە مسلمان بزانی لە هەموو ڕۆژێک لە هەموو ساتێک یادی ئەو پێغەمبەرە مەزنەی بکاتەوە، تەنانەت کۆی نەکاتەوە لە یەک ڕۆژ و لە یەک سەعاتی و لە قەرەباڵغیەکە. پێویستە لە هەموو کۆی ژیانی بەردەوام ئەو پیاوە مەزنەی لە بیر بیتون و سەڵاواتی لەسەر لێ بدات و فەرمایشتەکانی جێبەجێ بکە. ئەگەر ئێستا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە ژیاندا مابوو مابایە ئەو ڕۆ بتبینی بە چیت پێ دەکوت؟ بە دڵنیاییەوە گەر ئەو پیاوە مەزنە لە ژیان مابایە، تەبعاً بە زۆربەی ڕەفتار و کردارەکانی ئێمە ڕازی نەدابوو و ئێمەش ئەو کاتە یا ئەوەتە دەبا خۆمان یەکلاکەینەوە کە شوێن پەیامەکەوی و کە تابناییاوتۆ دەبا لا بدەین لە سەو پەیامە و ئەو کاتە ئەویش تێگەیش لە با بڵێم ئینسانەکان کە شوێنکەوتەی پەیامیەوەن یاخود دژایەتی پەیامەکەیەوەکە. چی بکەین تاوەکو هەموو ڕۆژێک پەیام و ڕەوشتە جوان و بەرزەکان ڕاگەیاندن ئیشینگۆیە، ئیشینگۆ پێویستە ئەو شتان لە ناو تەلەڤیزیۆن بڵاوکەنەوە، نەک بینین درامای ئێرانی و تورکی و شتیوای بۆمە لێ بدەن. ئێرانی نا بەنەوەک تورکی و ئۆڕۆپی و ئەو شتانە بۆمە لێ بدەن لە پەخش بکەن. ئێمە وەکو ئۆمەتی ئەو پیاوە گەورە و ئەو پیاوە پیرۆز و زانا و دانایە و دادپەروەرە تا چەند سیفاتە باشەکانی ئەو پەیامە جوانەکانی ئەو لە ژیانی ڕۆژانە ئێمەدا ڕەنجی داوەتەوە. بەخۆی دەگەڕێتەوە سەر شەخص ئەو سیفاتە باشانە. ئەمە الحەمدلله هەموو مسلمانین، الحەمدلله ڕێزکەی ویمان گرتیا، بەڵام دەگەڕێتەوە سەر شەخص زیاتر. الحەمدلله ئینشەڵڵا ئەوەی بەمە بکرێت قسووری ناکەین و تەقسیری ناکەین. پرسیارش تایبەت دەکەم، ئەگەر ئێستا لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر مابایە
لە ژیاندا ئەگەر ئێستا تۆ بتبینی باە چیت پێ دەگوت ئەو چی بە من دەگوت تو چیت بەوت دەگوت دەستم ماز دەکرد تەنها یادکردنەوەی ئەو ڕۆژە بەسە ناوەڵە بەس نییە تۆ ژیانی وی هەمووی نازانم هەستەچی دەربڕ نازانم ینی هەموو ڕۆژەکە یاد بگرێت و هەرکەمە ئێمە وەکو ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم درودی خوای لەسەر بێ سەروەرمان ڕابەرمان تا چەند پام و ڕەوشتە جوانەکانی ئەو ڕۆشتە بەرزەکانی ئەو لە ژیانی ڕۆژانەیەمەدا ڕەنجی داوەتەوە وڵی برێ ڕەنجی دایتەوە ڕەنجی دایتەوە بەس خەڵکەکە زۆر بە ساردی ینی ئەو هەستە نییە لەبەرەوەی هەند زۆری خۆی بە شتی غەربدا شۆر کردەوە خەڵکیمە هەز دەکە ئەو شتیکە دەرەوەی لە تو دەکات هەز دەکە تەقلیدی بکاتەوە تەقلیدمان زۆرترە پێویستە چی بکەن ئێمە تاوەکو هەموو ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلممان لەبیر بیتون و پەیام و ڕۆشتەکانی ئەو ڕۆژانە جێبەجێ بکەین وڵە هەر لە منداڵی و پەروەردەی منداڵەکانمان فێر بکرد کە لە پەروەردە لە گچکەیەوە منداڵ فێر بوو هەست بە هەموو شتێک دەکەن چکە دەرێ خۆی شیریە تا پیری ساوت لێبێت سلام علیکم السلام تۆڕەکەت لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ سەرەتا لێت پیرۆز بێت دواتر دەمێ بزانم لەو ڕۆژە پیرۆزەدا چ پەیامێک تێ وەکو گەنجێک بسم الله الرحمن الرحيم الصلاة والسلام على رسول الله وعلى سيدنا محمد وعلى صحبه ومن والاه وبعد پەیامی من وەکو گەنجێک بۆ هەموو خەرچی جیهان ئەوەیە کەوا دەست بگرن بە قورئانی پیرۆز و هەروە سونەتەکانی پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام وەکو خی گەورە میرەبان لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئێمە پێغەمبەرمان نار عەلەیهی سەڵات وەسەلام بەڕەحم بێ لەگەر هەموو کەسێکدا بۆی ئەو ڕەحمەی پێغەمبەرگیان بۆ عەلەیهی سەڵات وەسەلام وەی لە بێدینەکان هەرکەوا بەلێشاو بێن بۆ ناو دینی پیرۆزی ئیسلام و هەروە ئەو ڕەحمەتەی پێغەمبەرگیان بۆ عەلەیهی سەڵات وەسەلام کەوا ئەو هەموو خەرکە لێرە بە کۆ بێتەوە و بە غزم و کەس و بە ماڵ و منداریدا بێتە ئەم شوێنەیە بەڕاستی ئەمە نیحمەتێکی پەروەردگارە دەمێ پرسیارش تایبەت بکەم وەکو گەنجێک ئێستا ئەگەر پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە ژیاندا مابایە و تۆش بتبینی باید چ قسێکت پێ دەگوت دەموت پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام بە ڕوح و بە جیان و بە ماڵ و سەروەت و سامان بە داک و باوە بە قوربانت چونکە هیچ شتێک ناگاتە غزمەت پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام ئێمە شارەزاینە ئێمە زانیتمان کاتێک لە عیلمەکاندا دەخوێنین پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام چەندە پروپای بەرز بووە لەلای سەحابەکان چەندەها سەحابە بەڕێزەکان چەندە ڕێزی پێغەمبەریان گرتی عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە هەموو کەسێک ئەبێ تاک و ڕادەیەک خۆی شارەزای ئەم حەدیسەکانی پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام کە تاک و لە خۆمان دابینە جێ خەرچی پێمان ببینێ خەرچی برێندوو لە ئیسلامدا ئەوانە چاومان لێ بکەن ئینشاءالله کاتێک ئێمە حەدیسەکان پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام تەطبیق دەکەین من لە قەزای بەردەڕەشەوە ڕاهاتیمە لۆ یادی پێغەمبەری صلی الله علیه وسلم لۆ شاری هەولێر زۆرم پێ خۆشحاڵە و زۆرم پێ خۆشە مسلمانێکی زۆری لێ و زۆری قەلەباڵغا شارێکی زۆر گەورە زۆری خۆشە یادی پێغەمبەرە و سڵاو لە هەموو مسلمانانی گیانەکەم بە تایبەتی لە شاری هەولێر لە هەموو کوردستانان جەنابەت وەکو گەنجێک بەتەنها یادکردنەوە بۆ ئەو پیاوە زانا و ئەو پیاوە باش و ئاشتی خواز و دادپەروەرە بەسە لۆ هەموو ئەم یاکان بەس بە تایبەتی لۆ محەممەد صلی الله علیه وسلم یادی خوای لەسەر بێت لۆ هەموو ئەم بیاکان بەس بە تایبەت پێغەمبەری خوا ئەو کاتتان باش خەریکی قسەی خۆتان بوون کە قەتعمکردن داوای لێبردن دەکەم یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لێتان پیرۆز بێت و زۆر سپاس دەکەم بۆ بۆنەی پیرۆزەوە چ پەیامێکتان هەیە وەڵی بە بۆنەیەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهانەکەم لە هەموو دنیا بە بۆنەی لەدایکبوونی فەخری کائینات
پیرۆزبایی دووبارە ئەەکەمەوە لە هەموو مسلمانانی جیهان. بەڕای جەنابەت وەکو مسلمانێک دواتر وەکو هاوڵاتیەک بە تەنها یادکردنەوەی ڕۆژی لەدایکبوونی بەسە؟ نەخێر نەخێر دەبێت بەرنامە و پرۆگرامی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ جێبەجێ بکرێ هەموو وەکو هەموو ئەم کاتە ینی نەک هەر ئەم ڕۆژە بەس نییە یادیکەینەوە ئەبێ یادی بە بەرنامەکانی بە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم تابند بین ئەوە یادێتی بە هەموو کاتێک. سپاس بۆ ئێوە. کاتت باش سلااوت لێ بێت یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لێت پیرۆز بێت بەو ڕۆژەوە بەو بۆنەیەوە لەو ڕۆژە پیرۆزەدا چ پەیامێک هەیە؟ زۆر سپاس کەلانەکەتان دەکەم بە بۆنەی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم پیرۆزبایی خۆم لە گەشت مسلمانانی جیهان و تایبەتی شاری هەولێری خۆشەویست دەکەم. زۆر سپاستان دەکەم. ئێمە تەنها لەو ڕۆژەدا ومان لەبیرە؟ وڵای هەر هەموو ئینسان لە ڕۆژە یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرێتەوە. هیچ حالیان خۆی هەموو ڕۆژێک هەر دەبی یادی بکرێتەوە. بەتەنها یادکردنەوەی بەسە بۆ ئێمەی مسلمان؟ بەس یادکردنەوە چیادەوە هەموو شتێک مزگەوتەوە بەس یادکردنەوە نابێتنەوە. ئەگەر ئێستا پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە ژیاندا مابە ئەگەر تۆی ببینی بە تۆ چ قسەیەکت پێ دەگوت؟ بە دایک و باب و بە ڕۆحم جانەوە بە قوربانی دەبوو. بە خێزانەوە هاتوون یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت بەرز ڕابگرن بۆ بۆنەوە چ پەیامێکتان هەیە؟ وڵی پێیان من ئەوەیە کە لەوەتی زۆر گچکەمە لە هەر ئەگە برێن لەگە باشماتون بازاری ئەیان لەگەداکە ماتون بازاری نابتە ئەنی قسەکەم بەڕە نەڕاست دەرناستن. ئەو جلوێ داوا دەکەم کە بەبوونەی یادمولی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەو خەرکەش کاتە دەرێ ئەو خەرکێکە هەر بژاردنەکە کراوە ئەو حزبانەیەک دیگر بوون لە بەرەو ئێستا وەخت دۆخی عێراق باش نییە دۆخکە بەرەو ئارۆزی دەڕاتن دوێ داوا دەکەن خوای گەورە باشمان لە بینی کوردستان سەرکەوتوو بکاو و حزبەکانش خوای گەورە بکاتریان لەگەیەکدی ڕاست بی لەگە ملت ڕاست بن لەگە خۆیان ڕاست بن و ئیشاڵڵا خوای گەورە ئەو یادی هەر پیرۆز دەکات و ئیشاڵڵا شتەکان چەند سال کەش ئامادەنە بێنەوە بازار و پەیمان لە یەکەم جار بۆ خوای گەورە و پێغەمبەرەکەش دووبار دەکەینەوە کە دووپات دەکەنەوە کە هەموو سەرەگەوە بەخۆشی بێن شتەکەنە بۆم دارەکانمان دەکڕین دە ڕێشتیانە بۆ دەکڕین خەرەکش دەبەخشیتەوە ئەمە دنیا خۆش دەکەین کە تۆپ و شتوامەە بۆیان کڕێ و دەستخۆشتە نەگۆ دەکەم و خوای گەورە سەرکەوتان کاتم. باشە بەڕای جەنابەت ئێمە تەنها لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر خێر و چاکە زیاتر دەکەین یاخود پێویستە لە هەموو ڕۆژەکانی تریش ئەو یادەمان لە یاد بێت و هەڵگیری ئەو ڕەوشە جوانەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێبین. وڵای کاکە جان ئەوە ڕۆژ تایبەتیە تایبەتە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لەدایکبوونیتی ئەمە هەموو ڕۆژێک کە دەزانین کە خەرچی هەولێر کە دەرێن شاری سولتان مزەفەر هەتا کابراکم خەرچی دەروێ هەولێر لە کاتێر بژاردنەکان پێک و یەکتریمانی گوتی ئەمە دەڕێن ئەوەی بیستە شاری هەولێرە فەقیر نایە لە بۆی شاری سولتان مزەفەرە لە بۆی شارەکە کە خەرچی بەخشینی زۆر تێدا هەیە و شارەکە و خەرچێکی خۆش دەوێت شارەکە حەز لە ئاژاوە و جێ لەوێژە و ناخۆشی و نەخۆشی ئیشاڵڵا ناکات هەموو دەستبارێک دی بگرن دوای مەسەلەی جەنابیش کە پرسیارەکە جەنابیشت هەموو کاتێک پێغەمبەرمان خۆش دێ هەموو کاتێک پێغەمبەر سەرورمانە صلی الله علیه وسلم هەموو کاتێک خۆشەویست ناو درماندا هەیە چکە ئێستا لەوانەیە مندارەکانیمە بە ناوی پێغەمبەر کراوەتەوە صلی الله علیه وسلم یا تۆ براکەم ناوی محەممەدە صلی الله علیه وسلم. Yeah.
خی گەورە لە قورآانی پیرۆزدا دەفەرموێت وما أرسلناك إلا رحمة للعالمين. ئەوڕۆ ڕۆژی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتیە، ڕۆژی لەدایکبوونی پیاوێکی دادپەروەر و مەزن و پەیامبەری ئیسلامانە. لەو ڕۆژە پیرۆزەدا لە شاری هەولێر لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویستمان لە پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارە ئەو ڕۆژەمان بەرز و پیرۆز ڕاگرت و پیرۆزبایی خۆمان وەکو ستافی کەناڵی دیمەن لە مسلمانانی کوردستان بە تایبەتی و مسلمانانی جیهان کرد. هیوادارم لەو ڕۆژە پیرۆزەدا پەیامی دووبارە خۆشویستن و دادپەروەری و ئاشتی بۆ هەموو گەلانی جیهان دووبارە بکەینەوە و هەر لەو ڕۆژەدا بەڵێنی ئەوە بدەین کە ئێمە ئەوەی کە بەسەرماندا تێپەڕی بەخراپە لەو ڕۆدا چیترەمە دووبارە نەکەینەوە و یەکتریمان خۆش بێت و پەیامەکانی ئەو پیاوە گەورەیە وەکو خۆی جێبەجێ بکەین. ئەمنە زۆر ئیبراهیمم پرۆگرامی ماچی دیمەنی ئەمجارەشم پێشکەشکردن تا پرۆگرامێکی تر هەمیشە بەختەوەر بن. درود بۆ گیانی پێغەمبەر و پێشەوای مرۆڤایەتی، درودی خوای لەسەر بێت. خوداحافیز.